سڵاتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. تەوەری سەرەکی بەرنامەی ئەم جارەمان پرسی دووبارە کاندیدکردنەوەی سەرۆکی هەرێمی کوردستان یاخود درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی بۆ سەرۆکی ئێستای هەرێمی کوردستان. بۆ ئەم مەبەستەش میوانداری هەر یەک لا بەڕێزان کاک فازڵ بەشارەتی ئەندامی پەرلەمانی کوردستان، کاک عەبدوڵای مەلانووری ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروەها کاک گۆران ئازاد ئەندامی پەرلەمانی کوردستان. زۆر بەخێراتنتان دەکەم. کاک فازڵ لەگەڵ جەنابەت دەست پێ دەکەم. ماوەیە کە زۆر باس لە پرسی دووبارە کاندیدکردنەوەی سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت بۆ سەرۆکایەتیکردنی هەرێم. ئێوە ئەم پرسە چۆن دەبینن؟ بەڵێ، بەنای خۆی گەورە و میهرەبان، سپاس بۆ سازدانیم بەرنمەیە. بەتەکی دیارە ئەم پرسەیان با بڵین ئەم مۆزوعە ماوەیەکی زۆرە بۆتە مارشێتی ڕۆژنامەکان و خەبەری یەکەمی هەواڵەکانی ڕاگەیاندن مەسەلەی خۆکاندیدکردنەوە یان هەڵبژاردنەوەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆک بارزانی. بە بڕای من پێم وایە ئێمە قسەی پێشوەق دەکەین، چونکە هەتاوەکو ئێستا ئەوەندەی من بەئاگا بم جەنابی سەرۆکی هەرێم بڕیاری نەداوە بۆ خۆی کە خۆی کاندید بکاتەوە، بەڵام لێرە کە ئەو بڕیاری نەداوە لایەنێکی تری گرنگ وەکۆڵێ دێتە گۆڕێکە پێویستە ئێمە قسەی لەسەر بکەین مەسەلەی ضروریاتی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان تا چه حەد پێویستی بە کەسایەتیەکی وەکو جەنابی سەرۆک بارزانی هەیە بۆ بەڕێوەبردننی سەرۆکایەتیکردنی هەرێم لەگەڵ ئەو وەزع ئاڵۆزەی کە ئێستاکێ لە ناوچەکە بەگشتی و لە عێراق بە تایبەتی کە هەیە. و پێشم وایە ئەو وەزع ئاڵۆزەی کە ئێستاکێ لە عێراق هەیە جەنابی سەرۆک بارزانی وەکو یەکێک و یان وەکو کەسێک لە ناو ئەو ساحە سیاسیە هەتاوەکو ئێستا توانیوێتی بە بڕوای من توانیوێتی یاریەکی سەرکەوتوانە لەباری پرسە سیاسیەکانی کورد و لەبارەی یەکلاکردنەوەی پرسە سیاسیەکان لەگەڵ حکوومەتی ناوەندی بەردەوامە تایدا. بۆیە بە حقیقت و ناشکرێ وەکوڵێ یاریزانێک لە ساحا بێنیتە دەرەوە کەوا کۆتایی خولەکەی نەهات پێیان کۆتایی من ئەلبەت مەبەستم لە خول مەبەستم لە ئەو وەزع سیاسیەیە کەوا دەستی پێکراوە کۆتاییەکەی نەهاتووە لەگەڵ حکوومەتی ناوەندی یان ئەو پرسە هەڵبەستاوانەی لەگەڵ حکوومەتی ناوەندی لەبارەی چارەنووسی وەزعی هەرێمی کوردستان و بە تەکید مادەی ١٤ هەیە. کەواتە تۆ لەگەڵ ئەوەی کە جارێکی تر بارزانی خۆی کاندید بکاتەوە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان، من نەک لەگەڵ ئەوەم هیوادارم تێکڕای خەڵکی کوردستان بە هەموو حیزبولانە سیاسیەکانەوە لەگەڵ ئەوە بن، چونکە ضروریاتی سیاسی ئەخواجە جەنابی سەرۆک بارزانی بۆ جارێکی تر و ئەگە ضروریشی کرد بۆ ئایندە، بەڵام بۆ ئەم جارەی ئێستا کە لە پێشە کاندید بکرێتەوە و دەنگی پێ بدرێتەوە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان. کاک عەبدوڵڵا تعلیق لەسەر ئەم قسەی ئەخیر، ضرورەتێکی سیاسیە ئێستا کە وا ئیجاب بکات کە سەرۆک بارزانی جارێکی تر خۆی کاندید بکاتەوە؟ بەڵێ زۆر سپاس. وڵایی ئەگەر ئیجازەم دەی پێش ئەوە شتێکی تر بڵێم، مەسئلەی ئەوەی کە ئایا کاک مەسعود ئاگاداری ئەوەیە ئەو قسانی کە لە ئێستا لەسەر ئەوەیە کە پارتیویکێتی بەرنامەیان هەیە بۆ جاری سێم یاخود بۆ خولی سێم سەرۆکی هەرێم یاخود کاک مەسعود هەڵبژێرنەوە، بە بڕای منەوە مەسئلەیەک نییە کە بڵێن کاک مەسعود ئاگادار نییە. کاک مەسعود سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە و بە وردی ئاگاداری کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی پارتیویکێتیە و بە وردی ئاگای لەوەیە کە ئەو وەفدەی کە بە سەرۆکایەتی کاک فازڵ میرانی و کاک مەلا بەختیار سەردانی کۆمەڵ و یەکگرتویان کرد و هەروەها گۆڕانیان کرد بۆچی مەبەستێک ڕۆیشتن و خاڵی سەرەکی ئەو داواکاریانە بریتی بوو لەوەی کە ئۆپۆزیسیۆن ڕازی بێت ویلایەتی سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە، جا بەوەی کە لە ڕێگەی پەرلەمانەوە بێ یاخود بە هەر ڕێگایەکی تر بێ. بۆیە من وای نابینم ئاگادار نەبێ و ئەم قسەی ڕامانەکێشێ بۆ ئەوەی کە بە بڕای من بە مەترسی ئەزانم لە ئێستا ئەم دۆخە بەم شێوەیە گەیشتووەتە، ینی دۆخێکی ئاڵۆز دروست بۆ لە دوای ئەوەی کە قسە لەسەر ئەوەیە ویلایەتی سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە، بەڵام ئەو ئاگای لێ نەبێ. خۆ ئەگەر ئاگای لێ نییە من لێرەوە پێشنیازی بۆکەم هەر ئەشێت ڕای خۆی دەرببڕێ، ینی ئایا لەگەڵ ئەوەیە ئەگەر لەگەڵ ئەوە نییە بۆچی خەڵتوشی سەرێشە بکرێ، ینی لە ئێستا لە بیرمان نەچێت ڕاو بۆچوونی جیاواز هەیە، جۆرێک لە ئاڵۆزی
شێوازی دروست بووە تەواوی کێشەکانی هەرێمی کوردستان لە ئێستا پەراوێز خراوە تەرکیزە سەر ئەوەیە ئایا کاک مەسعود بۆ جارێکی تر خۆی هەڵبژێتەوە یاخود هەڵ نەبژێتەوە ضرورە یاخود ضرور نییە بۆ ئێمە گرنگە لە ئێستا قسەی خۆی هەبێ بۆ ئەم بابەتە درێژە نەکێشێت نقطەی دومیان ئایا ضرورە یا ضرور نییە ئەمە مەسەلەیەکە چەند لایەنەیە ینی ڕەنگە لە گۆشەنیگای کاک فازڵەوە ضرور بێ بەڵام لە گۆشەنیگای منەوە ڕەنگە بە ضرور نەبێ و ئەم تەنها قسەش دەور نابینێ ئەبێت ڕچاوی دیوە سیاسەکە بکەین دیوە یاساییەکە پرسی دیموکراسی بکەین ینی بە بڕای من پێم وایە ئەوەی لە ڕابردووە سەرۆکی هەرێم کاک مەسعود کردوێتی ئەشێ لە داهاتووە خەڵکی تریش بیکە ئەتوانێت بیکاتەوە ڕەنگە ئەمە لە بیرمان نەچێت بەشێکی گەورەی ئەو گرفتانەی کە لە هەرێمی کوردستانە دروست بووە بەشێکی گەورەی دەرئەنجامی با بڵێن ئەو بارودۆخە سیاسەیەکە لە هەرێمی کوردستان و عێراق هەیە بەشێکی تریشی بە تایبەت کەم و کورتەکان دەرئەنجامی هەڵەی سەرکردەکانمانە بۆیە بە بڕای من کاتی ئەوەیە ینی بەشێک لەو سەرکردانی کە لە ڕابردووە کاریان کردووە ئیتر شوێنەکان بۆ جێبەجێ بیاڵن بۆ خەڵکی تر نە لە ڕووی یاساییوە ئەو مافەی نییە با بڵێن بۆ جاری سێم خۆی هەڵبژێرێتەوە و لە ڕووی سیاسیشەوە بە قەناعەتی من نەخێر ضرور نییە. باش سوپاس کاک گۆران بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان کە توش ئەندام پەرلەمانی لەسەر ینی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی پشتگیری ئەو بۆ چوونە دەکات کە جارێکی تر سەرۆک بارزانی هەڵبژێڕێتەوە؟ بەڵێ زۆر سپاس دیارە من ئەوەی کە بیستمە وەک شتێکی ڕستمی چکە دیارە من ئەندای مەکتەبی سیاسی نیم بەڵام ئەوەی کە کەمێک ئاگاداری وردەکاری شتەکان بم ئەوەیەکەوە جارێک سەرەتا من دەمێ ئەوە بڵێم کەەوە ئێمە قسەکردنەکەمان لە چوارچێوەیەکی عەقلانی واقعی بیە نەبوو عاتیفە بینە شتێکی خەیالی بی ئەمە یەک دوو من پێم وانێ قسەکردنەکان لەسەر کەسە کاک مەسعود هەر کاکێکێ قسەمان لەسەر سیستەم و یاسایە و ئایا چۆن دەتوانێت بە ڕێگایەکی یاسایی معالەزەی ئەم دۆخانە بکەی یاخود بیکەی باشە یاخود نەکەی ئەمە چوارچێوەی قسەکانە ئەوەی کە تەڕح کراوە بۆ هەڵبژارنەوە هەڵنەبژارنەوەی سەرۆکی هەرێم ئێستاکە دۆخی سیاسیەکە و قانونیەکە بەم شێوەیە سوورەکە با دروستکەی بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان مادە 2 مادە 17 بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بۆ خولی سێم ناتوانێت خۆی کاندید بکاتەوە چونکە بە پێی یاساکە ویلایەتی یەکەمی سەرۆکی هەرێم کە لەناو پەرلەمانەوە دەنجی بۆ دراوە بە ویلایەتی یەکەم هەژمار کراوە ویلایەتی دووەمی لەناو خەڵکەوە هەژمار کراوە جا ئەمە تەفسیرێکی ترە کە تۆ دەڵێی سەرۆک بۆ 2 دەورە بوو بێ هەردوو دەورە لەناو خەڵک ببێ بەڵام دەکرا کاتی خۆی ئەو مادەیە وا دانەڕێژێ بەڵام ئەم مادەیە ئێستا بەم شێوە کەواتە بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم ئەمەیە دوو ئۆپۆسیۆن ئەوەی کە ئێمە لەوانوار بیستمانە لە بەروی سیستەمەکەی ئێستای هەرێمی کوردستان ڕیاسیە و خۆیان تێبینیان لەسەر ئەو دەسەڵات و شێوازی هەڵبژاردنەی سەرۆکی هەرێم هەیە و پرۆژه یاساشمان بە هاوبەشی ئامادەکردەوە بۆ هەمواری ئەم سیستەمە کەواتە ئەوان قسەیان لەسەر وکرێت لە ئەگەری ئەم سیستەمە بەم شێوەیە کاندیدیان نابێت بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان کەواتە بەڕێز کاک مەسعود ناتوانێت خۆی کاندید بکاتەوە بۆ خولی سێم بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم ئۆپۆسیۆن کاندیدی نییە لەبەرەوەی سیستەمەکە ڕیاسیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیتیفاقی استراتیژی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە بۆ پێی پێست سەرۆک کۆمار و پۆستی سەرۆکی هەرێمە ئەمیش کاندیدینە لەم دۆخە سیاسی هەرێمی کوردستان پرسیار ئەوە بۆ چ مەخرەجێکی قانونی بدۆزینەوە بەڕێی من بۆی ئەم حالەتە تێپەڕێندرێ مەخرەجەکە ئەوەیە ئایا پرۆژەی دەستور بخرێتە ڕاپرسی ئایا پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بگەڕێتەوە یاخود ویلایەتی سەرۆکی هەرێم تەمدید بکرێتەوە یاخود ئەم یاسایی کە هەیە مادە 2 یاخود مادە 17 سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە ئەمەیە ینی پرسەکە خۆ ئەگەر هیچ ئەم حالەتانە نەگریە بەر لە دۆخی سیاسەکەی هەرێمی کوردستان خۆ بە تەشید خەڵکەیە خۆی کاندید دەکا بۆ سەرۆکی هەرێم و لەوانەیە کەسانی حیزبیش نەبی بەڵام واقعی هەرێمی کوردستان خۆ کەسێک خۆی کاندید دەکا بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان قسەمان لەسەر بەتوانایی بێتوانایی نیە بەڵام هەمومان قسەمان لەسەر ئەوەیە دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی موسساتی کامل نەبووە بۆیە ئەم کەسە ئەبێ حیزبێکی سیاسی لایەنێکی سیاسی پشتگیریەکی تەواوی بکا بۆی لە ئایندەیە بتوانێت ئەم بەرنامە سیاسی کە خۆیەتی بهێنێتە ئاراوە بەڵام لەم دۆخی یاساکە بەم شێوەیە و خۆکاندید نەکردنەوەی ڕێگری قانونیەکە لە خۆکاندیدکردنەوەی مەسعود بارزانیا شێوازەکە بەم شێوە دەمێنێتەوە بۆیە ضرورە هەموو لایەنەکان مەخرەجێک بۆ ئەم لایەنە بدۆزنەوە جا بە هەم شێوازێک ئەو مەخرەجە ینی تۆ پێت وایە باشتر ئەوەیە کە دووبارە کاندیدکردنەوەی سەرۆکی ئێستای هەرێمی کوردستان بەڕێی من ئێمە وەک عرفێکی قانونی هەر ویلایەتی هەر سەرۆکێک بۆ 8 ساڵە ئەمە یەک دوو
دەستبردن بۆ هەمواری ئەم یاسای یەکێتی و پارتی زۆرینەن لە پەرلەمانی کوردستان و بڕیارەکانی پەرلەمان بە زۆرینە دەردەچێت من پێم وایە هیچ مانعێکی قانونی نەبوو ئەگەر یەکێتی پارتی خۆیان پەنایان بۆ ئەم یاسایە بربا بەڵام بیرمان نەچێت سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی ئۆپۆسیۆن و دەسەڵاتە سەرۆکی زۆرینە و کەمینەیە سەرۆکی ئەو کەسەیە دەنجی پێدەدا و سەرۆکی ئەو کەسەنێ دەنجی پێنەدا سەرۆکی کۆکردنەوەی یەکریزی هەموو ماڵی کووردا بۆیە ناکرێت لەم ئەگەرەیە تۆ پەنا بۆ ئەم حالەتە ببیت چونکە لەوانەیە شەریەتی ئەم سەرۆک لە ئایندەیە نەتوانێت ببێ بەو چەترێ هەمووان کۆکاتەوە ئەمە مەخرەجی دووەم بۆیە بەڕێی من مەخرەجێکیش ئەوەی ئەم پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کە ئێستاکە ئامادە کراوە و سیستەمەکەی تیادار نیمچەڕی ئاسیا بخرێتە ڕاپرسیەوە بۆی لەویەوە ویلایەتی سەرۆک نوێ دەبێتەوە بۆ 8 ساڵ خۆی بژێرێ مەخرەجی چوارەم کە ئەوەیە ئەم پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانە بگەڕێتەوە پەرلەمانی کوردستان سیستەمە سیاسەکەی بکرێ بە پەرلەمانی کە من پێما ئەمە مەخرەجێکی گرینگە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان وەک هاوپەیمانێکی پارتی دیموکراتی کوردستان بڕیاری داوە لە هەڵبژارنەکان بەسەر بەخۆ دابەزی لەم حالەتەدا پارێزگای لەسەر بەخۆبوونی خۆ دەکات لە هەڵبژارنەکان دوو پارتی دیموکراتی کوردستان کە مەطلبیەتی بەڕێز کاک مەسعود کە کاندیدیانە بۆ سەرۆکایەتی هەرێم بەردەوام بی بەپێی ئەم دوای ڕاپرسیکردن لەسەر دەستور بەڕێزی دەتوانی بەردەوام بی لە ڕیاسەکردن سێ معارەزە کە یەکێک لە خاڵەکانی داواکردنیان ئەوە بووە کە سیستەمەکە پەرلەمان بیوە لەو کاتە ئەگەری ئەوەیە کاندیدیان هەبێ و ئەمە دەبێ بە خاڵی یعنی ئەم تەرحی ئەخیر ئەبێ بە خاڵی کۆکردنەوەی هەموو هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و بە قازانجی سیستەمی سیاسی دەشتێتەوە و پەنا نابین بۆ ڕێگایەتی دوورتر کە هەمواری قانون دەستخۆش کاک فازڵ باسی مەسەلەی دەستور و پرسی دەستوری کرد بۆچی پارتی دیموکراتی کوردستان ڕێگرە لەوەی کە دەستور جارێکی کە بگەڕێتەوە پەرلەمان و هەموار بکرێت بۆەوەی ئەو مەخرەجە قانونی کە باسی شوێکاکە گۆران ئەو مەخرەجە قانونیش من پێمانیە پارتی دیموکراتی کوردستان ڕێگر بێ لەسەر مەسلەی گەڕانەوەی دەستور بەڵام لێرە پرسێکی زۆر گرنگەیە ئەوش پرسی ڕای خەڵکی کوردستانە پارتی داکۆکی لە ڕە و لە ڕۆڵی خەڵکی کوردستان دەکا بۆ مەسلەی نەگەڕانەوەی دەستور چونکە دەستور لە پەرلەمان دەنگی پێدراوە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان ئەمە چەندین جار کۆڕ و سمینار و مێزگردی لەسەر سازدراوە و پێشم وایە تێگڕای بەرپرسانی هەرێمی کوردستان بە تایبەتی خەڵکە یاساییەکان ڕوونکردنەوە و تەوزیحی زۆر ڕوونیان لەسەر ئەم بابەتە هەبووە لێرە و ئەو دەنگۆژ لەسەر پارتی دیموکراتی کوردستان دروست بوو بەڵام پێم وایە خەڵکێکی زۆر لە هەموو چین و تۆژەکان هەتا لە حیزب و لایەنە سیاسیەکان و خەڵکی ڕۆشن بێت لە هەرمی کوردستان لەوە حاڵی بوون کە داکۆکیکردنی پارتی لەسەر ڕۆڵ و دەنگی خەڵکی کوردستانە نەک لەوەی پارتی مخافاتێکی لەسەر مەسلەی ئەم دەستورە لە هەرمی کوردستانە هەبێ چونکە ئەو دەستورە کە دانراوە هەموو لایەنە سیاسیەکان دایناوە پارتی دانێناوە کە تا ئێستاکێ بڵێ با خاوەنی قسەی خۆی خاوەنی نووسینی خۆی خاوەنی بیرکردنەوەکانی خۆی بێ لەسەر ئەو دەستورەی کە دەرکراوە خەڵکە یاساییەکان بۆ نێنێرنە ڕیفراندۆمەگەڕ ئەوەش پرسێکی ترە بۆ نراوەتە ڕیفراندۆم چونکە زۆربەی بەشێک لەلایەنەکان نەک زۆربەی بەشێک لەلایەنەکان بە تایبەتی ئۆپۆزیسیۆن لەگەڵەوە نین بدرێتە ڕیفراندۆم ئەگینا خۆ مەسئلەی دەستور لەگەڵ فۆرمی بایعی لەگەڵ خۆراک دابش کراوە بۆ ئەوەی هەموو خەڵکێک هەموو تاکێکی کوردستان لە ناوەڕۆک و مەفهوم و معنای ئەو دەستورە تێبگا لە هەرێمی کوردستانە بەڵام لێرا من یەک خاڵی تر ڕوون دەکەمەوە لەسەر وەکو ملاحەزەیەکیش لەسەر قسەکەی کاک برای بەڕێزم کاک عەبدوڵڵا خۆی ینی بەڕاستی بۆ کاردینکردنەوەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان من هیوادارم ینی ئەم مەسئلەیە نەبێتە وەکو بڵێ سراعێک یان منافەسەیەکی لایەنی دەسەڵات و لایەنی ئۆپۆزیسیۆن ئێمە بە تێگڕای خەڵکی کوردستان بە تێگڕای حیزب و لایەنە سیاسیەکان هاودەنگ بین لەسەر پارێزگاریکردنی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان یعنی ئەمە بۆ ئێمە گرنگترە لە هەر کەس و لە تاکێک کێ ئەبێتە بەرپرس و کێ ئەبێتە سەرۆکی هەرێم و کێ نابێ ئەمە بەلای منەوە گرنگە ئەوان هەتاوەکو ئێستا کە یعلانیان کردووە بۆ خۆیان کاندیدیان نییە و ناشیانەوێت جەنابی سەرۆک کاندید بکرێتەوە یان دەنگی پێ برێتەوە لە هەرێمی کوردستان بەڕاستی من ئەمە دوو لایەنی تێدا دەبینم و هیوادارم وانە بێ بەس بۆچوونی من وایە لایەنێکیان
بە حقیقت ئەوەی کە من دەیخوێنمەوە لە ناو ئەو بۆچونان نەک تەنها لەسەر قسەکەی کاک عەبدوڵڵا لەسەر ئەو نووسینانەی کە لە ناو ڕۆژنامەکان بە تایبەتی ڕۆژنامە ئەهلیەکان یان لە هەندێک مێزگەرد و سمینارەکانە دەردەکەوێت بەڕاتیەکەی من بە دژایەتیکردنی زقێکی کەسایەتی سەرۆک بارزانانی دەبینم ئەمە لایەنێکی پێشم وانە ئەم دژایەتیکردنە کەسایەتی سەرۆک ون بکە دوو بە حقیقت نەخوێندنەوە و حساب نەکردن بۆ بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان کە ئێمە بەرژەوەندیمان لەوا بێ جەنابی کاک مەسعود کاندید بکرێتەوە یعنی ئەم یاسایە ئاەتی سەماوی نییە قابلی ئەوە نەبێ ئێمە دەستکاری بکەین لە هەموو دنیا یاسا و دەستور بۆ بەرژەوەندی هەر گەلێک هەر وڵاتێک دادەنرێ ئێمە زۆر باشۆک و ئەوەی کە برای بەڕزم کاک گۆران ئیشارەتی پێدا بەیانی دەتوانین هەفتەی داهاتوو دەتوانین لە پەرلەمانی کوردستان ئەم یاسایە هەموارکەینەوە شەرعیەت بدەینەوە لە ناو یاساکە یعنی شەرعیەتی پێ بدەینەوە کە بەبێ دوودڵی و بەبێ مناقەشە و ناڕەزایی بوونی هیچ کەسێک کە پەرلەمان شەرعیەتی پێدایەوە لە هەموارکردنەوەی ئەم دەستورە جەنابی سەرۆک بەرزانی دیسان خۆی بژێرێتەوە و دەنگی پێ برێتەوە بۆ سەرۆکایەتیکردنی هەرێمی کوردستان بەپێی ئەو زەروریاتەوە ئەو تایبەتمەندیانەی کە ئیشارەتمان پێدا بۆ جارێکی تری هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە من دەیخوێنمەوە ئەو دوو لایەنەی تێدا دەخوێنمەوە بۆ دەنگنەدانەوە یان هەڵنەبژاردنەوەی جەنابی سەرۆک بەرزانی بۆ سەرۆکایەتی هەرێم لەسەر قسانە چی ئەڵێ کە ئێوە دژایەتیەکی زەقی شخصی سەرۆکی هەرێمی ئێستا ئەکەن ئایا مەسەلەکە مەسلەی سیستمە لە هەرێمی کوردستان یاخود مەسەلەکە وەک کاک فازڵ باسیەکە ئێوە ئەتانەوێت کە تەنها سەرۆک بەرزانی نەبێت لە ڕاستیە کەس دژایەتی با بڵێن ئەو قسانی کە ئەکرێ بۆ دژایەتیکردنی کەسێکی دیاریکراون نییە قسە لەسەر سیستمە قسە لەسەر یاسایە ینی یاسای ئەمە قساکەن قسە لەسەر دەستور و یاسایە و قسە لەسەر سەروەری یاسایە بۆ نمونە کاتێکە ئەگەر ئێمە بڕیارە دەوڵەتی دامەزراوەیمان هەبێ یاسا سەروەر بێ ئیتر ئەو کاتە قسەکانی ئێمە لەسەر یاسایە ئەگەر باش بێ یاخود خراپێ ئەمڕۆ قسە لەسەر گۆڕینی سیستمەکەین قسەمان لەسەر یاساکانە ئەشێ ئێستا لە جاتی کاک مەسعودا کەسێکی تر سەرۆکی هەرێم بۆیە ئەبێ ئەوە لە یەک جاکەینەوە ڕەخنەگرتن لەگەڵ ئەوەی کە دژایەتی بێمە دوشتی جیاوازە ینی ڕەنگە لای کاک فازڵ بۆ نمونە کاک مەسعود کەسێکی پیرۆزە حەقی خۆیەتی بەڵام بۆ من هیچ کەسێک پیرۆز نییە ینی هەموو کەسێک قابلی ڕەخنەکردنە و هەموو شتەکانی دروستکراوی ئینسانە و خودی ئینسانەکان و دروستکراوەکانیشان قابلی ڕەخنەگرتنەوە کەس پیرۆز نییە و کەسی هێڵی سوور نییە و دیموکراسی و پێشکەوتنی دنیاش لەسەر ئەم بنەمایە ینی با بڵێن دروست بووە و ئەوەیشی پێوەستە با بڵێن واتە مەبەستمە بڵێم ڕەخنەوگلەی نە ئێمەی ئۆپۆزیسیۆن نە ڕۆشنبیران نەیاسان ئاسان کە ئەمڕۆ قسە لەسەر سیستمی حکومڕانی ئەکەن قسە لەسەر ئەوەکەن سەرۆکی هەرێم مافی ئەوەی نییە لە ڕووی یاساییەوە خۆی هەڵبژێتەوە قسە لەسەر سەرۆکی هەرێم نییە کاک مەسعود نییە قسە لەسەر ئەوەیە لە ڕووی یاساییەوە کەسێک بەپێی یاسا ئەگەر قسە ئێستا بۆ نمونە کاک فازڵ قسەی لەسەر ئەوە کرد کە ڕێز لە یاسا بگیرێ ڕێز لە دەنگی خەڵک بگیرە بە هەر ئەم پێوەرەی کاک فازڵ بکەین لە شوێنێکی ترا بەکاری بێنین پەرلەمانی کوردستانیش تەمسیلی خەڵکی کوردستانەکە لەلایەن خەڵکی کوردستانەوە هەڵبژێدراوە ئەم پەرلەمانە یاسایەکی دەرکردووە بەپێی ئەم یاسایە سەرۆکی هەرێم دوو جاربۆی هەبووە خۆی هەڵبژێرە جارێکیان لایەن پەرلەمان و دەنگی پێدراوە جارێکیان لایەن خەڵکی کوردستان دەنگی پێداوە کەوابێت تۆ مادام لە شوێنێکی تر ئەتەوێت ڕێز لە ڕێی خەڵکی کوردستان بگری لەمەشیانە ئەبێ ڕێز لە خەڵکی کوردستان بگری بۆیە لێرە ڕخنەی ئێمە سەرنجی ئێمە هیچ کاتێک لەسەر کەسێکی دیاریکراو نییە خۆ ئەگەر بتەوێت بەرژەوەندی خەڵکی کوردستان لەبەرچاو بگری لە ڕاستە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە دەستگرتن بە دەسەڵاتی کەسێکی دیاریکرا و وێنە ناکرێت بەرژەوەندی خەڵکی کوردستان لەوەیە پرۆسی دیموکراسی دەستا و دەستکردنی دەسەڵات سەروەری یاسا لە هەرێمی کوردستانە پەیڕەو بکەیت خۆ ئەگەر ناگەانی ئیسا کاک فازڵ ئەڵێ ئێمە گەڕانەوەی دەستوری هێڵی سوور نییە بەڵام من کاک فازڵیانی حەزەکەم هەر پرسیارێ بکەم ئێمە چەند جارێک لە پەرلەمانی کوردستانە دوور لە هەوڵی حیزبی دوور لە وەکو هەوڵێکی دامەزراوەی لە پەرلەمانی کوردستانە هەوڵماندا دەستوری هەرێمی کوردستان بگەڕێنەوە ینی بەداخەوە من ئەڵێم تەنها لایەنێک کە ئامادە نەبووی ئیمزای بکە پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان بوو ینی خۆ ئەگەر قسە لێرەشەوە جارێکی تر قسە لەسەر ئەوەیە ڕۆڵ بۆ دامەزراوە بگەڕێنیتەوە و پەرلەمان ڕۆڵی هەبێ ئێوە لەو مەسلێشە بەداخەوە لەگەڵ ئێمە هاوکار نەبوون بۆیە بە شێوە گشتەکە ئێمە کە قسە لەسەر مەسلەی هەڵنەبژاردنەوەی سەرۆکی ئێمە لە هەرێمەکەی قسە لەسەر یاسایە کاک گۆران ئایا ئێستا ینی کاندیدکردنەوەی سەرۆکی هەرێم بۆ خولێکی تر پێشەلکردنی یاسای پەرلەمانە یاخود وەک چۆن کاک فازڵ باسی کرد کە لە مەسلەی دەستورە ئەبێ ڕێز لە ئێرادەی خەڵکی کوردستان نەگرن ئەبێ ئەم دەستورە بچێتە ڕیفراندۆم بۆیە لەگەڵ ئەوانین بگەڕێتەوە ئەی ئەگەر ئەم یاسایە
گۆڕانکاری بەسەر هات هەمان منطقی بۆ ڕاستە من لە پرسیارەکە پێشش باسم کرد ورتر باباسیکەین من پێم وایە یەکێتی و پارتی وەک باسم کرد ئەیانتوانی بێت بە زۆری نەمی ئیشە بکەن بەڵام دیارە لە چوونیان بۆ لای ئۆپۆسیۆن دوو نەتیجە دەبێتەوە دەربێنی یەک ئەو قسەی کە دەگوترێ ئەم قانونە تەفسیری کەی قانونی هەڵدەگرێت پێم وایە هیچ تەفسیرێکەکە قانونی هەڵ ناگرێت چکە گەر تەفسیری کەی هەڵگرپات و پێویستت نەدەکرد بچی بە ئۆپۆسیۆن بڵێ مەخرەجێکیکە بدۆزەوە ئەمە خاڵی یەکەم کەواتە پێم یاسایە ئەم دوو مادەیە وازەحە کە دوو ویلایەتەکە تەواو بووە ئەمە یەک خاڵی دووەمینیان نانویستێ بە زۆری نەپەسەندی بکەن بۆیە چوین بۆ لای ئۆپۆسیۆن داوای تەوافقێکی سیاسیان لە ئۆپۆسیۆن کردیا ئەمەش وەک وعدێکی سیاسی ئەخلاقی کەوا دراوە ئێمە ئەو یاسایانەی کەوا ڕەهەندی حیزبی و سیاسیان هەیە بتوانین بە تەوافق بیکەین من پێم وایە ئەمە کارێکی باش بۆ یەکێتی و پارتی ئەم هەنگاوەیان نایە و لە بەرامبەردا ئۆپۆسیۆنیش ڕێی خۆیەکی وەک ڕێیەک معتەبەر و دەبێت احترامی بگیرێت کە ڕەفزی ئەم طرحی معارەزەیان با بڵێن یەکێتی و پارتیان کرد بەڵام کە ئەبێ ڕخنەیان لێ بگیرێت لەسەر ئەو بنەمایەکەوە ئەبواە بەدیلێک پێشکەشکەن بۆ دۆخەکە یعنی ئێمە ڕەفزمانە بەڕێز با بڵێن مەسعود بارزانی خۆی کاندید بکاتەوە بە هەر مەبەستێک بێ بەڵام قسەکە لێرە من نابێ ینی ئەگەر پارتی یاخود ئەگەر یەکێتیش مەبەستیان خودی شخصی کاک مەسعود بێ ئەبێ ئۆپۆسیۆن لەسەر سیستەمەکەیە قسە بکە ئێمە قسەمان لەسەر شخص نییە ئێمە قسەمان لەسەر ئەوەی ئێمە ئەم بەدیلە تەڕ دەکەین بۆ ئێمە یەکێک لەو ڕخنانەکە هەمبوو دەبواە پێم خۆش بوو ئۆپۆسیۆن بەدیلێکی پێشکەش کرد بە بەڵام لە زۆر لێ دوانە باس لەواکەن بایەکێکی کە لە ناو پارتی خۆی هەڵبژێرێت کێشیان نیەوە ئاخر قسەکە لێرە لەسەر ئەوەیە ئەوان کە کێشەیان نییە ئێمە بۆ پرۆژەیەکی دەستورمان هەیە سیستەمەکە بگۆڕین هەموو کێشەیەک چارەسەر دەکا بۆ ئێمە جارێککە بینەوە سەر یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە خۆمان کۆمەڵێک ملاحەزەمان هەیە خۆ ئەگەر لەوەدا کەسێکەش لەلایەن پارتیەوە خۆی کاندید کرد لەوانەیە بۆ ئۆپۆسیۆن کاندیدیان دەبیان کاندیدیان نابێت ئەمە پەیوەستە بە خۆیەوە بەڵام لەوانەیە ئەوانیش خۆیان کە مشکلیان لەگەڵ سیستەمی ڕئاسی هەیە کاندیدیان هەبێ هەر تووشی ڕەخنە ئەبن کاندیدیشیان نەبێ وەگەڵ کە تازە کاک فازڵ گوتی هەر تووشی ڕەخنە ئەبن بۆیە ئێمە ینی مەسئولیە دائیمەن ئێستاکە بۆ لەوانەیە بەشێک لە ڕخنەکان زیاتر لە پارتی دەگیرێت من ئەڵێم ڕخنەیە زیاتر لە یەکێتی ئەگیرێ من پێم وایە حیزبی دەسەڵات و حیزبێک کە نفوز و ئەوەی زۆرتر بوو مەسئولیەتی سەرشانیشی گەورەتر ئەبێ ئەوە لە بەرامبەر ئەم مەسئولیەت ینی گەورەبوونی ئینسان هەر ئەوە نییە من لە هەموو شتێکا گەورە من لە ئیمتیاز گەورە دەبم و لە مەسئولیەتیش گەورە دەبم لە بەرامبەریشا ئەبێ لە قوربانیدانیشا گەورە بم ئەوە ئەبێ ئێمە هەنگاوی گەورە بنین بۆ پاراستنی ئەمریک ریزیە نیشتیمانی هەرێمی کوردستان ئەوە ئێمەین ئێستاکە وەفدمان لە بەغایە لەگەڵ مالیچیادا ئەنیشێ لەسەر ئەم کێشانەی نێوان هەرێم و بەغدا کە نوێنەری گۆڕان و یەکگرتو کۆمەڵ هەیە ئێمە دەبێ وەک یەکێتی و پارتی پارێزگاری لەم یەکریزەی هێزە سیاسیەکانی کوردستان بکەین خۆ ئەگەر هاتو ئێمە گریمان وەک ئەوەی کە تۆ تەرحی دەکەی ئەم یاسایەمان بە زۆری هەموار کردەوە وەک گوتمی زمانێک نییە بەڵام ئێمە ئەو یەکریزەی هەرێمی کوردستانمان پێدەپارێزرێ ئایا خودی سەرۆکی هەرێم کە کاک مەسعود خۆی هەڵدەبژێرتەوە لە انتخاباتەکەدا تووشی حملەیەکی گەورەتر نابێت لەسەر خودی شخصی خۆی کاک فازڵ دەرەوانێ خۆشی زۆر ڕێی لەسەر ئەم هەموارەیان نەبێ بۆیە پێم وایە گرفتە ینی تۆ زۆر جار کە گرفتێک تووشت دەبێ ناکرێت پەنا بۆ ڕێیەکی کە ببەی کەوا گرفتەکە لێ گەورە دەکات منیسە لە قسەکانی تۆ کاک گۆران شتێک تێگەشتم کە ئەکرێت سیستەمی سەرۆکایەتی بگۆڕێت لە هەرێمی کوردستانە کە بە پێی دەستور نیمچە سەرۆکایەتی ئەکرێت بکرێتەوە بە پەرلەمانی ئێوە لەسەر ئەم مەسەلەیە ینی ئامادە باشتان تایە کە ئەم مەسەلەیە باس بکەن ئەم پرسە باس بکەن کە سیستەمی هەرێم بگۆڕێت حکومڕانی پێم وایە ئێمە با بڵین ئێمە هەچەند لە کۆدانی پەرلەمان قسە دەکەین بەڵام پرسیارەکان مامەلەیە کاکو نوێنەری حیزب قسە بکەین بەڵام لە ڕاستیدا هیچ کام لەو پرسانەی کە هاتوونەتە پێشەوە بۆ سەر سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بیان بەشێکی زۆری پارتی هێناوێتی یعنی فکر و بیرکردنەوەی خەڵکانی پارتیە و ئەو بەشەکەی تریشی کە لە لایەنەکانی تر و یەکێتی و لایەنی معارەزەی شواتووە پارتی ئینکاری لە هیچ کامێکیان وە هیچێکیشان لەمانە ڕەفز نەکردووە بەڵام لێرە منیش لێرە یەک ڕوونکردنەوە دەدەم یان پرسیار دەکەم ئێمە زۆر کات بەدەست یەک یاساوە ناگەینە تەوافق لە پەرلەمانی کوردستان
خۆلەوانەیە بە تاکید ئەمە نەقسیشەکە من ئەیڵێم لەسەر یەک یاسان ناگەینە قەناعەت لە هەرێمی کوردستان باشە ئەم هەموو پرسە سیاسیە قورس و گرانەی هەرێمی کوردستان چۆن چارەسەر بکەین یعنی ئەمە بەڕاستیەکەی پێویستە کە من ئێستاکێ لەگەڵ ڕێزم لایەنی معارەزە بە تایبەتی برادرانی بزوتنەوەی گۆڕان کە زۆر ئینکار لەسەر مەسەلەی کاندیدکردنەوەی جەنابی سەرۆک بارزانی دەکەن ئەوەی کاک گۆران فەرمووی زۆر جوانە بەدیلەکە چییە؟ یعنی ئەوەی تا ئێستاکیە من خوێندنەوەم لەسەری هەیە بەدیلەکە کارکردنە بۆ پاشاگردانی لە هەرێمی کوردستان چونکە تۆ مرەشەحت نەبێ کاندیدت نەبێ بۆ خۆت دەنگ نەدەی بۆی سەرۆک بارزانی هەڵبژێرێتەوە لەگەڵ ئەوانەبی ئەم یاسا هەموار بکرێتەوە کەواتە کار بۆ پاشاگردانی ئەکرێ لەبەرەوەی بوترێ ئەها دەسڵات نەیانتوانی ئەها سەرۆک بارزانی بە شێوەیە مەسئولیەتی کرد دوای خۆی وڵات بەرەوچی قەیرانێ چوو ئەمانە مەسئولیەتن بۆ یەکان من ئەڵێم ئەم یاسایە زۆر خاڵ و بەندی تێدایە هەموار کراوەتەوە یعنی چی تایە ئێمە بۆ بەرژەوەندی وڵاتی خۆمان بۆ بەرژەوەندی میلەتی خۆمان بین ئەم یاسایە کە شەرعیەت بداتەوە چونکە لە مادەی دوی ئەمە لە مادەی دوی ئەم یاسایە ئەڵێ هاوڵاتیانی کوردستانی عێراق بە دەنگدانێکی گشتی و نهێنی سەرۆکێک بۆ خۆیان هەڵدەبژێرن و لە مادەی 3 و 7 بە هەمان شێوباز لە وڵایەتی سەرۆکی هەرێم دەکا ئێمە من حەزیشەکەم ئەم پرسیارە بکەم لەکوێی ئەم یاسایە هاتووە قەدەغە بێ کە ئێمە ئەم یاسایە هەر برگە و بابەتێکی هەموار بکەینەوە ئەگەرتایەتی باڵێنکا کە لە یاساکەی شاتۆتەوە هیچی قابلی هەموارکردنەوە نییە مادەم زۆر برگە و بابەتی ئەم یاسایە هەموار کراتەوە دەتوانین هەمووی تریشی هەموار بکەینەوە یعنی چی تێدایە ئێمە ئەم یاسای تریشە هەموارکەینەوە بمبوریت خوا بمبوری بۆ ئەوەی جەنابی کاک مەسعود یان هەر کەسێکی تر کە ئەوەی ئێمە بە زەروریاتی پرۆسەی سیاسی ئەمڕۆی خەڵکی کوردستان و وەزعی سیاسی خەڵکی کوردستانی دەزانین وەکو دڵسۆزێک یان وەکو بۆ چارەسەرکردنێکی پرسە سیاسیەکانی خۆمان یعنی چی دایە ئێمە تەوافقی سیاسی بکەین چکە زۆر کات یاسایەتان بۆچی دانا ئەگەر ئێوە ئەتانزانی کە ئەتانەوێت سەرۆکی ئێستەی هەرێم چەند ساڵێکی کەش بمێنێتەوە لە پۆستەکەی خۆی بۆچی یاسایەکتان دانا خۆتان محەدەت کرد بەوەی کە دوو خولی پەرلەمانیە خۆ دوو خولی هەڵبژاردن سەرۆکی هەرێم لەو پۆستە باشە منیش یەک شت دەڵێم لە زۆربەی وڵاتانی دنیا پۆستی سەرۆکایەتیکردنی وڵات لە زۆر وڵاتی دنیا 7 ساڵە وەرم بەیامە بکەین بە 7 ساڵ و 2 ساڵەکە بێ لە زۆر وڵات 6 ساڵە 5 ساڵە وەرم بەیامە بکەین بە 6 ساڵ و هەر دووجارەکە بێت لەبەر ئەوەی لە هەموو دنیا من پێشتری شارەتم پێدا یاسا و دانانی دەستور و ڕێنمایی بۆ بەرژەوەندی وڵات و بەڕێوەبردنی وڵاتە وەکو پێشتریش وتم ئەم یاسایە ئاەتی سەماوی نیە ئێمە نەتوانین دەستکاری بکەین یان لە یاساکەدا نەهاتووە قەدەغە بێجارێکی تر هەمواری بکەینەوە لەبەرەوەی ئێمە ڕێگە پێدراوین ئەم یاسا بۆ بەرژەوەندی جەماوەری کوردستان و پرسی سیاسی خەڵکی کوردستان ئەوەی کە ئەمانەوێ هەمواری بکەینەوە یعنی کە بەڵام نامانەوێت بیکەین کە نایکەین بەدیلەکەی چییە یعنی سوالەکەی دوام کامەیە ئەوە لای ئەو خەڵکانەیە کە ئینکار لە هەموار نەکردنەوەی ئەم مادەیە یان ئەم یاسایە دەکەن بۆ هەڵبژاردنەوەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ئەفم بکەیت خوا لایەنێکی ترەوەی کاک گۆران ئیشارەتی پێدا چونکە برادرانی ئۆپۆزیسیۆن لە کاتێکە دەنگی زۆرینەیان پێ قبول نیە لە ناو پەرلەمان باشە ئێساکێ چوین بۆ تەوافقی سیاسی تەوافقە سیاسیەکەیش ناکەن ئەی باشە ئەکرێ ئەم وڵاتە بەم شکڵە ئەمور و ئیدارەی ئەم وڵاتە بەڕێوە بچێ یان لە حەقیقەتە برادێک زۆر جوانی وت لایەنی ئۆپۆزیسیۆن کەمینن ناکرێ بڕیار لەسەر چارەنووسی سیاسی ئەم وڵاتە بدەن ئێمە لایەنی دەسڵاتین ئێمە حیزبی حکومڕانین لە وڵاتە پێویستە پرسە سیاسیەکان یان پرسە چارەنووس سازەکان ئێمە بڕیاری سیاسی لەسەر بدەین بەڵام بۆ دیاریکردنی یان بۆ پارێزگاریکردنی دیموکراتیت لەم وڵاتە ئەوەتە ئەچی پرسیشیان پێ ئەەکەی بۆ تەوافقی سیاسی نایکەن زۆر سوپاس چمە ناوبڕێک پێشوی بێ من لای تۆ کاک عەبدوڵڵا و دوای ناوبڕەکە دەگەڕێمەوەلات ئازیزان ناوبڕێک و دەگەڕێنەوەلاتان